تۆندایان لە برادرمدا لێ هیچ خۆڕایی بەبێ هیچ سەبەبێک والله سێ ڕۆژ جێەکەی شین و ڕەش بووە بە ئەڵڵا یعنی زوو شاتوینەوە ئێمە کاتەکەی زۆر بوو مافی مرۆڤ نییە هیچ شتێک خواردن نییە وەسمان خراپە نە عیلاسێ نە شتێکە هیچ شتێک حکومەتی هەرێم وەڵا ئەوەندە ئێمە پێمازانیەوە ئینشاءالله هاتوینەوە بە سەلامەت ئەو ئیشەکانی بۆ کردوین تکتمان بۆ ڕدراوە الحەمدوللا بە سەلامەت گەیشتوینەوە سپاسی ئەوانە دەکەین کە ماندوو بوون پێمانەوە تقریبا ئەمە 25 ڕۆژی هەڵقسەمان لەگە عایلەکانمان نەکرد سپاس بەخوا حکومەتی هەرێم عیبی نەبووە هەوڵی تەواویان بۆ داوین دەستیان خۆش بێ دەستێ ملایەکی خۆش بێ برادەرێکمان لەگەڵ بوو ئەمری خوای کرد هەمووی سێ چوار ڕۆژە یعنی هەتا بڵێ نەخۆش بوو نانەبردە دکتۆری بەڕاستی ئاسایشەکان زۆر کەم تەرخەم بوون چ ڕۆژ لەوێ گیرامین لە کەمپی حکومەت زانیوێتی بەڕاستی زوو بووە ئەگە هاتوینەوە ئێمە حکومەتی هەرێمی کوردستان زۆر لە خەممان بوو هاوکاری کردین بەڕاستی ئەو هێناوینەوە بۆ کوردستان زۆر هاوکاری کردین دەستیان خۆش بێ و سپاسیان دەکەین